فێر بێن مۆزەفە جوانەکان. باشە حەیدەر کو خانە کرایتەوە؟ حەیدەر دەرس خۆش بڵا زۆر جوان خان کرد، تۆ هیچ عیبی نییە. کورە مدیر هات. کام؟ ئەوە تا. وەرە گوێ لە سەلامەتی ماڕا دەوێت. تو حەیدەر حەیدەر. ئیشکەندە. حەیدەر ها لەبەر خاتری چای ڕۆناخانی سەر و چامان لۆبی. بەسەر چاو لەبەر خاتر ڕۆناخانی چتان لێ لوتانێ ئاستا لوتانێ باشە؟ وای چاوت خۆش بێن. بس فيلم كاتو هیچ تەواو بەیت. ديتا حيدر مكوجر ئەوە کو؟ كليلك لك نخوما. والله خود قسمدا. ايوه هاي وندا بيزال بات زانيه شيت خوار لو كل بلا كو بيزال افرض مكاك مدير ماني سكرتير درك ها والله قسيت يا دوم زناتك نيتو. الروك اللي بقى بيقول نبي اصلا جواجنا والله نابي بس سكرتيري براسي نابي. يعني مدير تي قال سيم كبسمنا بري غارده موان والله ندير محيبه ويا نادر قينا زارو بار لا بدري نقول لا بدري جماعه درسن الله يحق لو تجزور ناخوش ها. درس درس زانتي لي استا. لو تو استا. تسكم ويا نسكم درس نسكم برو. دەزانی کاک سیروان ئەو مدیرە زۆری ئاچ کردوون بە تایبەت کاک جادر. أري والله زور بيزار زور. وڵا فەقیرە ئاچ بۆ بەدەستیەوە. والله دعاء بقلو بشيء فصل نكين بأخواي. كايش ما يستا. بري مدير ئێجەڕا وەسە چاوەکەم بە ئەو چایە بێنە چایەکەی بخۆم. مدیر چایەکەم لە بۆ هینای بزانێ لە مانەژەوتنەوە حەد ساعت خواردیا بەبێ شەکری شەو بزانە چە شیرنیش. جا ئەوە دەیمە تەحتەکە بابزانیت چایەکە دەبێنە داینێک. ئەوەش چایەکە. دەستت خۆش بێ. ڕەبی عافیەتت بی. دەست خۆش بێ زۆر سپاس. بري مدير قاسم كردو جا دڵخۆ بێزار نابی ئەوەندە بانگت دەکەمە ئەم دیو. نا والله ما مست هردو چام كوره بيقام لتو بيزار نا والله ما مستان خۆ دەزانی گرتنی سکرتێر زیادەی. انا زياده ما زياده سكرتير زياده واملي كواني ما مستان ايش كده بمبو جلس دا دو لاقم يديك ما شاج لا ما مستحتيادي مانجێک نەمەوە پێش بۆ شتێک پرسم پێ کردی نەزم بیرتە بري راس دقي بري لبير ما ئەڵێمە جادر من بڕیارم داوە لای خۆمەوە موچەی کارمەندەکان کەم کەمەوە. كم كينو والله راس دقي كم كينو اريون خۆ دەزانی ئیسا ئیش و کار کەم بووە قەیرانە ئێمەش ئیشمان ڕاوەستاوە. والله راس دقي قورم ئەنجا کە هەندێک کارمەندەکان کەم کەمەوە شتێک پارە دەگەڕێتەوە بۆ کۆمپانیا. بل تو راس دقي بۆ ئەگەرم شتەش بکەم کارمەندەکان هەر ڕازین. بري ما مست بەنسبەت هاتوچۆش ئەوش بەڕای من زیادە مەسروفێکە با بۆ خۆیان بەس هاتوچۆ بکەن بە پاس. اري والله لو بسعر هتشكون لو والله خسيتي لو ئەنجا بۆ ئەو مۆزوعش ئەوە جەنابەت سەرپەرشتی هەموو کارەکانی کۆمپانیا دەکەیت لە مۆدووە. زور سپاس بلي تا راس دقي باشە؟ متمانە تاوام بە توێ. بلي هەلاکوونە شتانی کە باسمان کرد ئێستا تۆ تەواو بوون دەتوانیت تۆ بچێتەوە جێگاکەی خۆت. راس دقي قورم بيجي شد من المناع ولا بتسمع ولا انا خلاص سەرچاو. بشرف الجامعة نيام يقظ وقنو دايرين معايا لو تزاج لازم تقولوا تسوي جالس كده بۆ كده برجارش در كده عقل زلام راتك تبريان ترى هيك كلنا قرر موظف كان بباس وبسيارة كومبانيات شو كان خبر ناخذ كلها. كده بابا اليوم خبر بس كان حتى وقت خوي داري كاكا بلا بس مدير نيو بلا بس مدير نيا بشرف مو قشمره اقام لو مدير خوش بم دوت في نار شايكن بشرف مو مدير بس بشرني اقام لي جادر بەڕاست شتێکم لەبیر چوو پێ بڵێم. راسك ما وصل قصيتي چ ڕاست دەکەم هێشتا قسەم کردووە. نا والله ما مصطاب براستي تو هاتي بلي راسك سبحان الله هەلاکوونێن جادر مەخزەنێکمان هەیە لەولای اي والله قصيتي عشایەکی زۆری تێدایە. الله ويا عشایەکەشمان بۆ خۆ دەزانێ هەموو ئێکسپایر بووە. اي والله ميك سباي والله قصيتي ئەی خۆ ناچم فڕێدا. اي والله ما وصل زرر دكي وینە لەو قەیرانە و نەبوونی و ئەتۆ چم بۆ دەکەی دەچی هەموو تاریخە کۆنەکانی کە ئێکسپایر بووە دەیگۆڕی بە تاریخێکی نوێی ئێستا دەیخێ بازارەوە دەیکەی پارەم دێنی لە دەستی منی دەکەی. باشە؟ سیقەم پێتە. ديتا ما دي ده. هاتي هو رزايا ما تدور روبي يعني حسابك يوم ملتين هذا فرما ملتها بدو شيء جلطبوا أخذونا فيها هي تزايلو هم تقردين لو تمشي خلينا نرجع غني بس اسمه مجال تعمل يسمع حي اسمه مجال من دەبێ کارێکی وا بکەم دەستکاری و کۆمپانیا بکرێ بە پێدا بچمەوە یعنی
بەم قەیرانە و بەم بێ ئیش و کار و کاسپیە و ئەو هەموو مۆزەفە و نا بەڕاستی دەرنایێنێ ئەو پارەیە بە شێوە ناکەم من بدەم ئەو مۆزەفانە هەندێکیان دەنێرمەوە ماڵەوە و ئەوەی کە پێویست بوو لێرە بمێنێ و باقیەکەی با بڕاتەوە ماڵەوە تەواو یعنی دەرنایێنێ بەڕاستی با جادر بێ بەڵێ جەنابی مدیر ڕووناخان جادر لەوەیە وڵات چ بۆ دوای ئیشەدا تۆ پێسپار بوو ئەگەر هاتووە بێتە ژوورەکەم ئەرێ باقی کاکە لۆ نەمەغزەی نەبووێتەوە زادر بە هەمووت بەغەرەت ناردبوو هاتی مۆلێرە چام کردیەوە چمەوە مەغزن چه غەرت بوو ئەو مارت قوربان زانستەکەی چاوەکەم وعدە بە مدیریدا دەبێ بە سێ ڕۆژکە ئەو تاریخان هەم بگۆڕین چاوەکەم لێن تاریخی ئەو ڕۆڵێدا زادر ئەوە عادی خەمن بەس بە قوربان بوون دەرێ مدیر دەست لە کۆمپانیای وەرەدا والله قەول لا پشتێ وەردا ئێدە بە قوربان بوون ئەگەر ناوی منی لەگە بوو ناوەکەی من بەلا خەمن وعد ڕواقی بێنێتەوە بەس مەڵی بینی خۆم یەک داوات خەدای باش دعوەتە شەست مەمنونم بەسینگە ماسی گورە ئازەکەی بەلاقە ماسی پێم قوربان بم بەس بەڵی قوربان بم ئەوەی پێم گوتی هەڵەکەی باشە خەمنم تاریخ شرب لێ دەی هەموو لە بۆ کەپستە دەڕۆدێ باش باش چیەوە کارگەرەکەسەنەوە بۆچێ ئیش پێتە لە ژوورەوە جەنابی مدیر ئیشۆم نا ئەرە وڵات باشە بەرە جەنابی مدیر جادر بەری مامۆستا ماوەیەک لەمەوە پێش باسی مۆزوعێکمان کرد لەگەڵ تۆ باسم کرد وتم پێویستە هەندێک لە مۆزەفەکان بنێرمەوە بەری ڕاست دەکەی مدیر بەری ڕاست دەکەی وەیە ئێستاش بە خۆ دەزانی ئیشوکاری کۆمپانیا زەعیف بووە بەعام ئیشوکارمان نەماوە بەڕاستی وەڵا ڕاستە گەورە کەواتە من ناتوانم خەرجی ئەو هەموو مۆزەفە دابین بکەم وەڵاهی زۆرە مۆزەف گەرە زۆرە لێ وەڵا کەواتە من لێرەوە بڕیارم داوە قایمەی چوم کردووە ئەو ناوانەی کە لەو قایمەی هاتووە ئەڕۆنەوە ماڵەوە والله قسەتی والله ڕاست دەکەی ئەڕۆنەوە ماڵەوە بە من هیچ ئیشوکارێکم بەو مۆزەفانە نەما و داوای لێبردنم هەیە خۆزگەوانە بەیە بەڵام چی بکەین ئەوە وای لێ هات خەیرانە و ناتوانم موچەکان دابین بکەم فەرمەوە ناوەکان بڕۆ پێیان ڕابگەێنە مامۆستا ئەو ناوانە هەم ڕوانی مارێکەمەوە بەڵێ ئەوانە هەموو دەستنەوە ماڵەوە ئەتو ڕاست دەکەی مامۆستا هەرچێت تو برێ ڕاستە تەواوە ئێستا هەمومان ڕوانی مار دەکەمەوە باشە هەم زۆر باش مامۆستا ئەوە نیوەیان هەمووی ڕوانی مارێکەم ئەوەی کە ناوەکەی هاتۆ دەوێتەوە ئەوانە دەڕۆنەوە ڕاست دەکەی مامۆستا مامۆستا نایمیشتیدا مامۆستا ئەو جادر بۆ بەلاتەوە سەیرە نەوەڵە مامۆستا بەس کابراکەم ئەوەندە زۆر خزمەتم کردی ئەم شتێکم بەجێ کردی و باشە خۆ من ماوەیەک لەمەوە پێش بە جەنابتم گوتم لەوانەیە لە سکرتێرەکەی خۆمەوە دەست پێ بکەم وەڵا ڕاست دەکەی مامۆستا ئەتو کەواتە ئێستا پێت سێر نەبێ ئەزانی بۆچی لەبەرەوەی لەوەتی تۆ لە لای من لەم کۆمپانیای ئیشەکەی هەرچی من وتم تۆ گوتە بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە بەڵێ ڕاستە ئێدە جارێکی بوو تۆیان نەخێر ڕاست نییە ئەجا کەواتە ئەمە مەسیری ئەو کەسانەیە کە هەرچیەک ئەگەر درۆژ بکەی ڕاستیش نەڵێ هەر دەڵێ ڕاستە بەڵێ فەرمو والله بامەش فکرکەینەوە ئەگەر هەڵە بوو بابرێن نا